ئەنجا بێ ئامانج هاوبەش بێ ئێمە هەمومان ئامانجێکمان دیاری کردو ئەو بەتەنیا هاتو ئامانجێکی تری هەیە ناشێ پێویستە کەوابوو ئەندامەکان ئامادە بن پەیوەندیان لەگەڵ یەکتری هەبێ ئەندامەکان حەزیان بەکارکردنی کۆمەڵکارێکی خۆیان هەبێ ئامانجێکی هاوبەشیان لە نێوانە هەبێ لەم ڕەنگە و کە سەیرەکەی تۆ لە دەوروبەرتە کەسانێکی دیندار و سەرڕاست و چاکت لە دەورە کەچی کەسیان ئامادە نین کۆمەڵکاری ڕەوتەکەت لەگەڵا بکەن یان کەسانێکی تر هەن لەو ناوچەیەی تۆن لەگەڵمان نابوون لە ڕەوتەکە ئێستا وازیان لە کۆمەڵکاری ڕەوتەکەمانیانە بۆچی لەوانەیە وەڵامەکە یەکێک بێ لەو خاڵانی سەرەوە کە بەرنار باسی کردوون لەوانەشە ئەو ترس و تۆقینە بێ کە بەسەرمانەوە مخابراتی وڵاتان دروستیان کردو لەسەر ئێمە نازانین ئەو سار بووەتەوە نازانین نەتیجەی ئیمان لاوازی خۆیەتی قەناعەت نەمانیەتی بەکارەکەمان ڕەوتەکەی لا زەعیفە ئێمەی پێ حوجەیەکی هەیە لەسەری بۆ نمونە لێمان تووڕە بووە باوەڕی بەم کۆمەڵکاریە نەماوە یان ئەو ترس و بیمە کەوتۆتە دڵ و دەرونیەوە ئەزانە گەر لەگەڵ ئێمە بێ ئەخورێ وەکو قورئان باسەکەەوە یەتەخەطەفکم الناس یعنی وا ئەترسێ لەوەی کە پەلامار بدرێ و بفڕێن